بینە سەر بابەتەکەمان ئەو بابەتەی کە لە سەرتاوە ئاماژەمان پێدا هۆشیاری پاراستنی پێست چۆن پێستمان بپارێزی چۆن خۆمان جوانتر بکەین چۆن بە گەنجی بمێنینەوە ئەمانە هەموو ئێستا پرسیارە خەڵکێکی زۆر بە دوای ئەوە دەگەڕێت پارێزگاری لە پێستی بکە ئەو چرچی و لۆچی و هەموو ئەمانە چارەسەر بکە و ئەو کرێمانەی کە بەکاری دێنێت جۆرێک بیکە لەگەڵ ڕاستە دەم و چاوت بگونجێ و لەگەڵ پێست بگونجێ هەر پاڵپشت بۆ قسەکانی هەکار بگومان پێویستە زانیاریمان هەبێت لەسەر هەموو ئەو بابەتانەی کە بەکارێنێن بۆ پێستمان جایمە بە گرنگی زانین هەم لە وەرزی گەرمە هەم لە وەرزی سەرماش زانیاری ورد بە ئێوە بجین بۆ پاراستنی پێست چونکە ئەوەی کە دەبینرێت لە ڕووکەشی هەر کەسێک لە بەرامبەر یەکدی یەکەم جارکەی بینیت دەموچاوێتی یاخود کەسێک کە سرنجت ڕاکێشێ بەهۆی دەموچاوێتی دواتر سەرنجتە چێتە سەر لایەنەکانی دیکە یاخود بیرکردنەوەکانی یان هەر بابەتێکی دیکە بە بۆیە گرنگە بە گەنجی هێشتنەوەی و پاراستنی پێست بۆی کە هەمیشە دەروونێکی باشمان هەبێ کاچینە بەر ئاوێنە جا پرسیارەکان زۆرن هەڵبەت بەشێکیانەوانە بن کە لای ئێوە بوونەتە گرێ کوێرە ئێمە ئەمڕۆ لەگەڵ میوانێکی عزیز بۆ ئێوە یەکەینەوەیش میوانەکەمان بەڕێز ئارەزوو محەممەدەمینە کە پسپۆڕی فۆرمەڵی پێداویستێت جوان کاریەکانە خاتو ئارەزوو بەخێر هاتی بانیت باش زۆر سپاس بانێکی خۆش دەست پێ بکەی باسی ئەوم کرد کاتێک کاچیتە بەرئاوێنە زۆر گرنگە خۆت بە جوانی ببینی جا ئەم هەستە لای تۆ چۆنە بە چی ئەتوانی گەشەی پێبەی یەکەم شت ئەوەی کە هەر خاتوونێک یا هەر بەشێک دەچێتە پێش ئاوینە پێویستەوەی کە ئەو شتێکی دەبینە قبولیکە ئەوە یەکەم شتەکە دەبێت قبولیکە هەشتێک جوانە سپیە ئەسمەرە سوورە پێستی دەبێت قبولیکە مشکی خۆی سافکە دوایەوە گرنگیدان بە پێست زۆر زۆر مهمە چۆن ئەو پێستە بپارێزین چ ماوادێک بەکاردێنین نوعیەتی پێستی خۆمان بزانین ئایا و پێستە وشکە ئایا و پێستە چەورە ئایا و پێستە بڵێن وەکو کۆمبینیشنینگ سکین وەکو ئینگلیز بڵێن بەشی تیزۆنەکەی هینە پێستێکی حساسە ئەگەر یەکێک پێستی وشک بێ دەبێت بە پێی پێستی خۆی پرۆداکت هەڵبژێرێ کە ئەو پێستە زۆر ئازیەتی نەکەین بڵێن ئەگەر پێست زۆر دەستکاری نەکرێ زۆر پرۆداکتێکی بڵێن قەوی یا هاش بەقەم لە ئینگلیزی بۆ بەکار نەهێنین بۆ خۆی ئیشی خۆی دەکا خوای گەورە وای دروستی کردووە کە ئەو پێستە بڵێن ڕۆژانە خۆی دروست دەکا خولکەی تازە دروست دەکا بەڵام باشە کە بزانین چه پرۆداکتێک بەکاردێنین کە یارمەتی پێستمان بدەین کە بتوانێت ئەو پرۆسەیە باشتر ئەنجام ئەتوانین کەمێک سەری ئیکەین یا هەندێک جار هێواشکەین بە پێی ئەو کێشانەی کە بۆ پێست دروست دەبێت ئەتوانین یارمەتی پێستی خۆمان بدەین زۆر باشە باشە بەڕێز ئارەزوو جیاوازی تەمەنەکان دەبێتە هۆی ئەوەی بە شێوازێکی جیاوازتریش مامەڵە لەگەڵ پێستمان بکەین ئەنی بۆ نمونە من تەمەنم 35 ساڵە باشە کەسێکی دیکە تەمەنی 20 ساڵە کەسێکی دیکە تەمەنی سەروی 55 ساڵیە ئەمانە جیاواز هەیە لە بەکارهێنانی ماوادەکانی کە بۆ 100% بە پێی تەمەن چونکە پێست گۆرانکاری تیا دەکرێت بە پێیەوەی کە هۆرمۆنەکانی جسممان ئەوانش کەمێک گۆرانکاریان تیا دەکرێت بە پێی تەمەن حتمما کواڵەتی پێستیش تەغیر دەکا بڵێن بۆ یەکێکە تەمەنی 12 ساڵە پێشەوەی کە ببێتە نۆجەوان پێش تینەیجەری ئەو حتمما پێویستی بە پرۆداکتێکی جیاوازە لەگەڵ یەکێکە 25 ساڵێتی ئەگەر یەکێک تەمەنی 35 بێ وردە بڵێن خەت زۆر دەبێت لە ناو لای زیاتر لای چاوچکە پێستێ بێت لە هەموو شوێنێکتەنێکترە ئەو پێویستی بە پرۆداکتێکە زیاتر بۆ بڵێن پێشگیریکردن لە پیربوونی پێست بە یەکێکە تەمەنی 56 ساڵە بە تایبەتی بۆ خانمان دوای بڵێن مێنۆپۆز ئەوانش پرۆداکتێکی جیاوازیان دەوێت بڵێن بۆ مناڵان جیایە بۆ خانمان جیایە بۆ پیاوان جیایە چکە پیا و ژن کواڵەتی پێستیان جیاوازە ئەویش بە پێی هۆرمۆنەکانیان بڵێن زەخامەتی پێستیشیان جیاوازە حساسیەتی پێستیان بە پرۆداکتیش جیاوازە باشە سەرەکی ترین یاخود گرنگترین شت چییە بۆ پاراستنی پێست هەمیشە مناڵم ئەگەر هیچ شتێکتان نییە هیچ پرۆژەکتێکتان نییە ناتوانن زۆر پرۆژەکت بکڕن دووشت زۆر گرنگە ئەگەر ئەو دووشتش ناتوانین یەکێکی لە هەمووی گرنگترە پاراستنی پێستە بەرامبەر بە خۆر
یعنی کرێمی دژە خۆر بەکاربێنین ئەلبەتە خۆریش ئەوە نەبێ کە قەت نەچینە بەرخۆش کە جسمی ئێمە پێویستی بە ڤیتامین دیە ئەو ڤیتامین دیش بڵێن لە ڕێگای خۆرەوە دروستە بێ خۆری بەیانیان کێشەی نییە بڵێن لە 9 تا 11 ئەو خۆرە زۆر باشە بەڵام دوای ئەو ئەلبەتە لە کوردستان جیوازە لەگەڵ بەریتانیا ئێمە کە خۆر نابینین بەڵام لێرەکانە بڵێن خۆرەکەی بەهێزترە بڵێن تیشکی خۆر زۆر بەهێزترە دەبێت زۆر زۆر وریابین بۆ پێستمان کە حتمما کرێمی دژە خۆر بەکاربێنین دوای ئەویش خاوێنکردنی پێست یعنی خاوێنکردن و دژە خۆر گرنگترین شتە ئەگە هیچمان نەبێ ئەمیشە پێستمان خاوێن ڕاگرین پرۆداکتێکە زۆر زۆریش لەگەڵ پێست بڵێن یعنی هەیە باش بێ نەرمونیان بێ لەگەڵ پێست بەکاربێنین و کرێمی دژە خۆریش 100%. چ کاتێک ڕەنگە ئێستا بینەرێکمان هەبێ پرسیار بکە ئەو پاراستنەی کە بە ڕێزت باسی دەکەی لە دەستی دەرچوو بێت تازە درەنگ بێ بۆ ئەوەی کە بتوانێت بیپارێزی و پارێزگاری لێ بکە چ کاتێک باشە کەسێک کە بیەوێ خۆی گەنج بکاتەوە خۆی جوان بکاتەوە پەنا بۆ نەشتەرگەری ببە نشتەرگەری بۆ نمونە ئێستا کە تۆزێک مۆدە ڕاکێشانی دەموچاو بۆتۆکس و نازانم چ و هەموو ئەمانە جوانکاری و بڵێن پەنابردن بۆ نشتەرگەری ئەمن لەگەڵی مخالف نیم ئەگەر هەر شتێک لە حەدی تەبیئی خۆی بێ ئەوە باشە ئەو شتێکی خوای گەورە دروستی کردووە کە تەبیعیە مثلا یەک تەمەنی دەکات ئەگەر تەمەنەکە بڵێن لە 40 بەسەرەوە بێ وردە وردە ناوچاوان خەتی تیا دەکەوێ ئەندێک کەس پێی خۆش نییە ئەمێ خانمانش کە قەت ڕاستی نین لە دەموچاوی خۆمان قەینا بۆ تاکس بەکارهێنانی لە حەدی خۆی لە کاتی خۆی بڵێن ڕاکێشانی پێستیش بڵێن لە تەمەنی 50 بۆ سەرێ ئەلبەتە بە پێی کواڵەتی پێستەکەش دەبینی یەکێک تەمەنی 65-70 ساڵە سریەکەی پێستێکی زۆر جوان دانەکەوتووە چکە کۆلاژێنەکەی زۆر باش بووە ماوتەوە لە تەمەنی 21 بەسەرێ چکە ئەم پرسیارە پەیوەندی بە کۆلاژێنی پێست هەیە چکە کۆلاژێنی پێستەکە پێست گەنج ڕدەگرێت لە تەمەنی 21 بەسەرێ هەر ساڵی 1% کەمتر کۆلاژێن دروستە بێ 1% کەمتر دروست دەبێ و کواڵەتی پێستیش جیاواز دەبێت کواڵەتی کۆلاژێنەکەش بە پێی تەمەن هەر بڵێن کەمتر دەبێت یەکێکە گەنجە 18 ساڵە 19 ساڵە کواڵەتی کۆلاژێنی زۆر زۆر باشترە لە یەکێکە 45 ساڵە 55 ساڵە باشترین شتەوەیە کە بتوانین لە ڕێگای تەبیعی لە ڕێگای خواردن یارمەتی پێستمان بدەین ئەگەر بە خواردن بە پاراستنی پێست بەکارهێنانی کرێمی باش سێرۆمی باش یارمەتی نەدا 100% ئەوەی کە بە بۆتاکس دەکرێت ئەوەی کە بە ڕاکێشانی پێست دەکرێت ئەوەی کە بە فیلەر دەکرێت خۆ زۆر زۆر سەرێترا نەتیجەشی سەرێتر دەبینن بۆیە خەڵک زیاتر بەلای ئەو شتە دەچێت بەڵام متاسفانە ئێستا وای لێ هاتووە کە خەڵک بە بۆنەی سۆشەڵ میدیا زیاتر حەزی بەم بابەتەیە متاسفانە گەنجەکان یعنی ئەوانەی کە تەمەنیان 20 ساڵە 21 ساڵە زۆر زۆر شتانە بەکاردێنن کە ئەمە شخصەن هەست دەکەم نابێ ئەوەندە زوو ئەو شتانە دەست پێ بکرێت چکە یەکێکە تەمەنی 20 ساڵە پێستێکی گەنجەیە پێستی جوانە دژە خۆرێک بەکاربێنێ خسوولێکی باش بەکاربێنێ سێرۆمێکی باش بەکاربێنێ دایەتێکی باشی هەبێ دایەتێک دەتوانین قسە لەسەر بکەن کە بڵێن وەکو دایەتێک کە بتوانێت یارمەتی دروستبوونی کۆلاژێنی زیاتری پێست خاتووەرە زوو من ڕێک لێرە ویستم باسیەوە بکەم و پرسیاریەوەشت لێ بکەم تۆ باسی هەم نەشتەرگەریت کرد هەم بەکارهێنانی ئەو پرۆدەکتانەی کە تەغزیەی دەموچاوەکە یاخود دەموچاو پێست زیاترە بوژێنێتەوە بەڵام لەگەڵ ئەمەدا شتێکی دیکە هەیە هەم لە ڕووی خواردنی تەندروستەوە لەگەڵ لایفستایلی ژیانە تا چەند بگونجێت ئەمە تا چەند گرنگە بۆ هێشتنەوەی پێست بە تەندروستی گرنگ نیە ئەم پێستە هەرەبێ سپی و جوان بێ وەک خۆت وتە لە سەرەتاوە ئەبێ قبول کراو بێ ینی خۆت قبولە بێ واتە پێستێکی تەندروست بێ جا ئەمە چی پێویستە هەروەی کە ئیشارەتان پێدا لایفستایل زۆر زۆر گرینگە چکە ئەمە کۆمەڵێک فاکتۆر هەیە ڕۆژانە تاسی دەخاتە سەر پێستمان بڵێن خۆرە ئابوهەوایە سترێسە ئەوانە هەمووی باعث دەبێت کە کۆلاژن زووتر بشکێ کە کۆلاژنش دەشکێ بڵێن ئەلاستیسیتی پێست کەمتر دەبێت و پێست زووتر خەتیتیا دەکەوێت بڵێن لە ڕێی خواردنەوە دەتوانین
ئەو خواردنانە بەکاربێنین کە دروستکردنی کۆلاژن زیاتر بێ کەمتر زەرەر بۆ بگات کە کۆلاژنمان لە دەست بچێ یەکێکی ئەوانەی کە ئۆمێگا 3 تایە بڵێن ئۆمێگا یارمەتی پێستەدا کە خۆی دروستکاتەوە خانەکانی پێست خۆی سەرئتر دروستکە ئەو خواردنانەی کە ئۆمێگا 3 تێدایە یەکێکیان بڵێن بەکو هێلکەیە ئەو ماسیانەیە کە فاتیفیش بەکو ماسی سەمون یا سەلەمونی پێداڵێن لێرەکانە ئەوانە بڵێن گۆشتیش هەنێکیان تایەتی شتێکی ترکە زۆر گرنگە فاتی ئاسید کە ئەویش لە ناو خواردنەکان بێ بڵێن لە گوێزدا دەستەکەوێ ئەوە لە چیاسیدا ئەلبەتە چیاسید ئەوە ئیشارێکی پێ بدەم لە ئاخرین لێکۆڵینەوە لەسەر چیاسید ئەوەیە کە پرۆفسۆرێکی ئەمریکی لۆرێن کۆردن هاتووە لێکۆڵینەوەی کردووە لەسەر چیاسید چون ئەوە زۆر باوە خەڵک زۆر دەیخوا و ئێسش لە زۆربەی مۆڵ و بازارەکانی کوردستان هەیە بە تایبەت بەیانیان لەگەڵ تێکەڵکردنی شیر و هەندێک بابەتی دیکە ئەخورێ ئەوە زۆر گرنگە بەڵام خەڵکی ئەمە کەمتر پێی ڕاهاتوو بخوارد ئەلبەتە چیاسید هەموو کەسێک وازانێ باشە بەڵام ئاخرین ریسێرچ پیشانەدا کە چیاسید دروستە کە ڕێژەی ئەو پرۆفسۆر ئەمریکیە هاتووە ریسێرچێکی کردووە دوو گروپی داناوە کە بزانە ئایا چیاسید ڕێژەی ئۆمێگا 3 لە جسمدا بەرز دەکە ئۆمێگا 3 کوتمان بۆ پێست باشە بۆ دروستبوونی کۆلاژن ریسەرچەکە نەتیجەی ئەو بووە کە بەڵێ ئەوانەی کە چیاسیدیان خواردووە ڕێژەی ئۆمێگا 3 و فاتی ئاسیدیان بەرز بووە کە یارمەتی پێستی شەدا ئەلبەتە بۆ جسمی زۆر باشە بۆ سەلامەتی ئەمما کێشەیەکە هەبووە ڕێژەی ئینفلەمەیشن یا ئیلتیهاباتیان زیاتر بووە ئێستا لەبەر ئەوە ئێستا لە بەریتانیا و لە ئەمریکا زۆر لەگەڵی موافق نین ئەلبەتە ئەوە شتێکی تازەیە مطمئنیم کە زوو بڵاو دەبێت و ئینشاءالله خەڵکی پێزانێ کە یعنی باشی خۆی هەیە و خراپی هەیە باسمان لە لایفستایل کرد لە نێویاندا ینی خەو زۆر جار من دەبینم بۆ یاریزانەکان بۆ گۆرانی وێژەکان ئەو کەسانی کە سەرپەرشتیان دەکەن پێیان دەڵێن پێش هەموو شت خەوت ڕێک بخە بۆ تۆک و پێشکەشکارێک ناچار بوویمە بەیانە ساعتی 6 هەڵدەستم ناچارم شەوانزی بخەوم ینی بە زۆر ڕێکی بخەم خەو کاریگەری لەسەر پێستیە خەو لە هەمووی گرنگترە خەو زۆر مهمە چونکە کاتێکە ئەمە خەوین هۆرمۆنێکە تەرەشور دەبێت لە جسمدا بە ناوی مێلاتۆنین مێلاتۆنینیش بڵێن تاسیری هەیە لەسەر زۆر بەشەکانی جسمدا بۆ پێست بە تایبەتی لە کاتی خەودا پێست 3 بەرابەری کاتێکە ئەمە بەخەبەرین خۆی دروست دەکا ینی DNA ریپێر و ئەوانە هەموو لەو کاتە ڕوودەدا هیچ شتێک بەقەدەر خەوێکی باش یعنی هیچ کرێمێک نییە کە جێی ئەوە بگرێ بەڕاستی خەو تاسیری ئەوەندە زۆرە و ئەگەر بتوانین ئەگە یەکێک ئەلبەتە ئەوە شار کەسێک جێوازە یەکێک زوو دەخەوێت یەکێک درەنگ دەخەوێت بە پێی ژیانی و بڵێن لایفستایلەکەی بەڵام ئەڵێن ئەگەر بتوانی شەوان زووتر بخەوی مەسەن لە 12 بەولاوە نەبێ کە بڵێن ئۆرگانەکانی جسم وەکو مێعدە وەکو جگەر وەکو گورچیلە ئەوانە خۆیان زووتر ریپێر دەکەن خۆیان دروست دەکەن هەروەها پێستیش بڵێن خەو زۆر چکە هۆرمۆنی خەو یارمەتی پێستی شەداکە زیاتر خۆی دروست بکە هەر بۆیە دکتۆرە من ینی یەکێک لە هیوایەتەکانی ژیانم خەوتنە گوازم لێ بنن 15 ساعت زەی مشکلەی من چییە یعنی کە لە خەو هەڵەستم خەومیێت تێر خەو بووم 8-9 ساعت خەوتوم هەڵەستم دیسانەوە خەومیێتەوە هەستەکەم ئێستایتر هیچ نەخەوتوم خۆشی باشە ئەمەش بەشێک بوو لە لایفستایل سترێس و بیرکردنەوە شوێنی یاخود ژینگەکەت ئەمانە تا چەند کاریگەری لەسەر پێست هەبێت سترێسیش ئەلبەتە هەموو نازانم بە بوونەوەی کە ژیان ڕۆژ بە ڕۆژ خۆشتر دەبێت ئێمە بەشەر لە هیچ کاتێکدا ئەوەندە بڵێن هەموو شتێکی لە بەردەست نەبووە ژیانی ئەوەندە خۆش نەبووە کەچی سترێسیشی زۆر زیاترە جا ئەوەندەی باشارە زوخان زۆر گەشتبینانە قسە دەکە ڕاستە ئەگەر بیری لێ بکەینەوە هەڵبەت ئەوەش دنیابینیەکی جوانە چونکە هەکار من زۆر پێم جوانە باوکم مەڵە دکتۆرە ببوورە قسەکەتمان پێبڕی چونکە جوان بوو باوکم هەموو جارێکەڵێ یعنی ئەوەی ئێستا ئێوە لە بەردەستانە شاکانی پێشووتر نیان بووە ینی پاشاکانی ژنیان بووە بۆچی ئێوە ناڕازی ڕاقەن وایە یعنی ئەو ئیمکاناتەی کە ئێمە هەمانە لە ژیاندا ئەتۆبانی هەڵدەستی کارەبا هەیە ئاو هەیە ئەلبەتە کوردستان تۆزێ ڕاستینە بەڵام
بەڕاستی پاشاکانەوەیان نەبووە ئەوەی کە ئێمە هەمانە دەبێ ڕۆژە 1 ملیار باش شکری خوا بکەین بەڵام دەبینین بە بۆنەی زۆرشت هەر ئێمە ڕازی نین هەر ناقایلین یەکێک لە هۆکارەکانی سوشەل میدیا بێ ئەو تاسیرەی دروست کردووە سترس باعث دەبێت کە هۆرمۆنی کۆرتیزۆل زۆر بێ لە جسمدا کۆرتیزۆل هۆرمۆنێکی باشە مێشک تەرەشحی دەکا بۆ ئەوەی کە بەشەر بتوانێت هێندێک ئیشەکانی سەریتر ئەنجام بدە ئەو بەشارانێکی قەدیم لە ئەشکە و دژیاون بڵێن لەبەرەوەی کە هەمیشە لە حاڵەتی تەرس و فەرار بوون ئەو هۆرمۆنەیان زیاتر بوو بەڵام خۆ ئێمە لەو حاڵەتەدا نین ئەمما هەر ئەو هۆرمۆنە زیاترەشح دەبێت لە جسمان ئەگەر سترسمان زۆر بێت تاسیری کۆرتیزۆل لەسەر پێستەوەیە کە بڵێن مێلانۆسایت بڵێن خانەکانی پێست ڕنگدانەی قاوەی کە مێلانینە زیاتر دروست دەکات و دەبێت یەکێک لە هۆکارەکانیەوەی کە لەکەی زیاتر دروست بێت یەکێک لە هۆکاریەوەیە کە زبکەی زیاتر دروست بێ هەم کۆرتیزۆل بازم باعث دەبێت کە زبکە دروست بێ پێست کواڵەتی نزم بێ بێتە خوارێ لەبەرەوە زۆر گرینگە کە بتوانین مێشکی خۆمان ساف بکەین یەکێک لەو شتانە کە یارمەتی ئەدا ئەڵێن ئەگەر بتوانین هەناسە بکێشین دقەیەک ڕۆژانەدانین بۆ خۆمان کە ئارام بین پێستمان جوانتر دەبێت یا ئەگەر یەکێک ئەهلی نوێژ بێ کە ئەوە زۆر زۆر باشە بۆ خۆی ئارامشێکە چون ئەگەر ئێمە لەگەڵ خۆماندا لە ئارامشدا بن هەموو شتێکی خۆمان قبولکەین حتمان پێستیشمان جوانتر دەبێت بابەتی خواردنەوە کحولیەکان بابەتی جگەرە کێشان بابەتی نێرگەلە کێشان ئەمانە هیچ ڕبتێکی هەیە لەگەڵ پێست 100% خواردنەکان کە بڵێن ئەگەر هەوڵ بدەین خواردنی تەبیعی بخۆین زۆر زۆر باشە ئەمن باسی فاتی ئاسیدم کرد باسی ئۆمێگا 3 کرد بە ئەوانە کوتم یارمەتی کۆلاژەنەدا یەکێکی تر کە زۆر گرینگە ئەو خواردنانەیە کە سەرشارە لە ڤیتامین سی وەکو بڵێن کیوی میوەکان ئەوانە کە ڤیتامین سییان زۆرە ڤیتامین سیش دلیلی ئەوەیە کە ئانتی ئاکسیدنتی بڵین وەکو ئانتی ئاکسیدنت ڕفتار دەکات لە پێست ئانتی ئاکسیدنتیش ئیشی ئەوەیە کە چون ڕۆژانە پێستمان بڵێن دامێژ دەبێ ئاسیبی پێەکە ئانتی ئاکسیدنت یارمەتیەدا کە پێست زووتر خۆی دروستکە بڵێن فری رادیکال کە دەچێتە ناو پێست ئەو فری رادیکاڵە لە بین دەبات تو یارمەتی پێستەدا کە خۆی زیاتر دروستکە خواردنی تر کە بڵێن وەکو ڤیتامین A ئەویش زۆر زۆر باشە کە لە گێزەردا هەیە ئەو سەوزەواتە کە ڕەنگیان تۆخە و بڵێن سوورە ئەوانە زۆر زۆر باشن بۆ پێست وەکو چەوەندەری سوور ئەوانە هەموو یارمەتی پێستەدا ئەگەر بتوانین لەرێ خواردنە تەبیعیەکان یارمەتی پێستمان بدەین زۆر زۆر باشە لە باتیەوەی کە بچین بڵێن هەبی ڤیتامینی پێست بخۆین یا کۆلاژێنیش تا حدێک هەیە کۆلاژێنی ئامادەکراو هەیە ناڵم خراپە زۆر باشە ئەوانەی کە بڵێن لە 8 تا 10 گرام زیاتری تێدا بێت باسی جگەرە کێشانتان کرد و نێرگەلە کێشان ئەوە زۆر زۆر خراپە بڵێن باعث دەبێت کە پێست DNA خولوکەی پێست زووتر دەمێج بێ هێندێک جار دەیشکێنێ و دەیگۆڕێ وەکو میوتیشنی پێ دەڵێن کە هیوادارمەوە کەسانێک کە جگەرە دەکێشن بتوانن تەرکیکەن یا کەمیکەن ئەگەر ناتوانن جا هەندێک هەیە نەکرد جگەرەکە لەگەڵ یاڤەی پونێرگەلەش ینی بە جگەرەکە هێشتا ڕازی نییە تر دوایی چەند ساڵێکتر لە یەکا لە وڵی زۆر زوو پیری کرد بەس تایبەت پیاوانە مشکلیان هێڵێ وڵی ژنەکەم پیری کردم هەکارەوە نییە؟ ژنی منەمنی گەنج کردیتەوە بیانی پیاوانە ئەزای ئەوەیڵە پیر بووم لەگەڵ ئەمەیە ئەخر تۆ خۆت ناڵی لەگە پاکەتەکەم ئەو قسەیە بووە تا شتێکی سەرزاری ئەگەنە لە ڕاستیەوە نیە نیەتی پیاوەکە شوانیە یا بۆ شاردنەوەی جگەرە و نێرگەلەکەیەوە نییە ئەوەش هەیە باشە دکتۆرە ئەوەی کە زۆر گرانە هەڵبەت ئەو پرۆدەکتانن کە بۆ پێستە بێ کاتێک کاچیتە کۆسمەتیکێکەوە یا خۆت سەیدەلیەکەوە سیرەکەی هەموو ئەو بابەتانە زۆر گرانترن یعنی ناوێری دەستیان بۆ بەریەوە نەگرانن بەڵام ئەگەر هەش بێ ئێستا لەوانەیە هەندێک کەس نەتوانێ امکانیەتیەوەی نەبێ ئەمە بکڕێ فەیک زۆرە بەکارهێنانی ینی هەموو ئەو پرۆدەکتە فەیکانە تا چەند کاریگەری هەیە لەسەر تێکچوونی پێست وە جێگرەوەی ئەوە چییە؟ باسی پرۆژێکتی فەیکت کردە متاسفانە زۆر دەبینم ئەو شتە لە کوردستان
یەکەم شت ئەگەر یەکێک کێشەی پێستی هەیە دەبێت بچێ بۆ لای دکتۆر ئەگەر کێشەی لەکەی هەیە بڵێن لەکەی زۆر بووە ئەو 100% دەبێت بچێ بۆ لای دکتۆر کۆمەڵێک پێکهاتە هەیە لە کرێمەکاندا کە زۆر خەتەرە ئەگەر هەروە بچی بە بۆنەوە کە پێیجێکت بینی و یەکێگەڵێ ئەو کرێمەمان هەیە بە 3 ڕۆژ لەکەی دەموچاوت پاک دەبێەوە بۆ نمونە ئەو کرێمە 100% مادەی هایدرۆکینۆنی تێدایە مادەی هایدرۆکینۆن چییە بڵێن بۆ ئەوەیە کە لەکەی پێست کەم ڕەنگ دەکا تاسیریشی هەیە بەڕاستی بەڵام وەکو فاس ڕەفتار دەکە ئەلبەتە منزورم ئەو فاسەی نییە کە بۆ کاتی خاوێنکردن بەکاردێ بەڵام وەکو فاس لەسەر پێست وەکو هینی دەکا بلیچی دەکا پێستەنک دەکا ئەمن پێشتریش باسم کردووە مادەی هایدرۆکینۆن لە زۆر وڵاتانی ئوروپی و ئەمریکی باند کراوە بۆیان نییە بەکاری بێنن ئەگەر دکتۆری پێست بینوسێ بۆ یەکە ئەویش کاتی بۆ دیاری کراوە بەڵام زۆر پرۆداکتی فیک ئێستا هەیە ئەمە کە لە بەریتانیان و پرۆداکتەکان هەمووی ئۆریجیناڵە هێشتان ئەوی شتی خراپیتیایە بۆیە من لە بلۆگی خۆم باسم لەوە کردووە کە پرۆژاکتێک کە دەکردن حتمما بزانن چیتیایە باسی پێکاتەکانم کردووە بەڵام لێرە هیچ ئستانداردێک نییە تۆ دەبینی کابراێک لەسەر عەرەبانە کرێمی داناوە دەیفرۆشێ قوتوویەکی داناوە هیچ شتێکی لەسەر نەنووسراوە هەروە ئەڵێ ئەوە بۆ پێست باشە ئەوە بۆ دەوری ڕەشایی دەوری چاو باشە لەوانەیە تاسیری هەبێ لەوانەیە دوای 3 ڕۆژ باش بێ پێستی پێجوان بێ ئەمە هێندێک جار شتێکمان هەیە لە توپ دەڵێن ریباوند یعنی ئەو لەکەیە کە ڕۆشتووە دووبارە ئەگەڕێتەوە خراپتر قوڵتر چارەسەریشی سەخترە لەبەرەوە هیوادارم ئازیزان بزانن کە ئەو شتانە دەبێت دکتۆر حتمما بینوسنەوەی کە لەسەر پێج لەسەر ئینتەرنێت یا لە دەرێ یا سەیدەلیەکانیش دەبێت ینی هەموو شتێک بە بەڵگەوە بێ بزانین کە ئەو کرێمە لەکوێ هاتووە کێ دروستی کردووە ستانداردی چۆنە ئایا ڕێی پێدراوە دوای بەکاری بێنین زۆر باشە پێستی پیاوان لەگەڵ پێستی خانمان حتمما جیاوازی هەیە وایە پێستی خانمان کە بە چاو سەیری دەکەی ئەن ناسکتر دیارە پێستیان بڵێ لە مامەڵەکردن لەگەڵ پێستیان هەر جیاوازی هەیە بۆ نمونە خانمان پێویستە زیاتر ئاگاداری پێستی خۆیان بن لە پیاوان یان کە پێستی پیاوان بەو شێوازەیە پێویستە پیاوان زیاتر ئاگادار بن چۆنە هەر کەسێک کە زۆر بچێتە بەرخۆر ئەو زیاتر دەبێت ئاگاداری پێستی بێت ینی جیاوازی نییە بەڵام 100% کواڵەتی پێستی خانمان و پیاوان زۆر جیاوازدا ئەوەش بە پێی ئەوەی کە خانمان هۆرمۆنی ئێستروژن یان زیاترە پیاوان هۆرمۆنی تستۆستێرۆن باعث دەبێت کە پێست حساستر بێ کواڵەتی تەنکی و ئەستوری فەرق بکات لەگەڵەوەی خانمان و سەرعێتریش هێن بێ لەبەر خۆر بڵێن بسووتێ بەڵام گرینگە کە هەردوو لە پرۆداکتێکی سەیف بەکاربێنن پرۆداکتی باش بەکاربێنن ئەلبەتە ئەمن دەزانم بۆ خانمان ئێمە زیاتر حەزمان لەیە کۆمەڵێک پرۆداکت دابنین و سێرۆم و تونەر و نازانم هەر هەمووی بەکاربێنین کێشەمان ناویان نازانم ڕاستی دەدوانزدە پرۆداکت بەکاربێنین پێمان خۆشە بەڕاستی ئەوە شتێکە کە ئارامشمان پێدا زۆر ڕاستە بە هەمووی هەر دەڵێم کرێم ئێمە هەمووی ناوی هەیە هەر تا پێش مەیکاپکردن و تا پێش ئەو ڕنگانەی کلی ئەی چەندین جۆر سیرم و کرێم و پرایمەر و هەموو ئەم شتانە هەیە کە پێست دەپارێزێت ینی ئێوە هەر سەری لێ دەرناوەڵی سەپرایمەرم زانی ئەوەی مۆنتاژە ئێستا بەس بۆ ئاقایان ئەگە پێشتان خۆش بوو باسێوەکەن کە پێیان خۆشە ڕوتینێکی سەرێیان هەبێ سادە بێ سیمپل ئەن ئیزی دەبەرەوە بۆ ئەگەر باسیێومان کرد ئەلبەتە بۆ ئاقایان قسولێکی باش بەکاربێنن زۆر بڵێن چۆنەڵی هاش نەبێ لەگەڵ دەموچاو نازانم هاش بە کوردی دەبێتە زۆر حاڵەتی نەرمونیانی هەبێ لەگەڵ پێست یعنی قسولەکە سابوونەکەی زۆر قەوی نەبێ ئەو کرێمێکی شێدارکەرەوە دژە خۆر ئەو سیانە بە نەزەر من بۆ پیاوان بەس کەفی شێڤەکە بەکارێنن ئەوەش کاتی هەڵبەت ئەوەش وەبزانام کاریگەری هەیە لابردنی ئەو موانە و پێستەکە پێستە مودەکان لا بە ئەوەش قازانجێکی باشی هەیە بۆەوە باشە وات گوت کە ئێمە زیادەین زۆر قازانجی هەیەەوە لە ینی لایەنێکەوە کە ئەو هەموو پرۆدەکتتان نییە بەڵام لابردننی ئەو پێستە مردووانە پێم وا بێ ئەوە باشترە باشی خۆی هەیە و خراپی خۆشی هەیە بینەوە بڵێ باشە خاتوارەزوو ئەوەی کە زۆر گرنگە خانمانی دووگیانن کە زۆر
نیگەرانی پێستیانە بن بە تایبەت کاتێ لە ماوەی دووگیانەکەیاندا بن چەندین کێشەی پێستیان بۆ دروستە بێ جا چ لە سەر دەموچاویان زۆربەی کات و دواتریش لە سەر پێستی سکیان ئەوەی کە گرنگە لەسەر پێستی دەموچیان چۆن ئاگداری خۆیان بن خانمانی دووگیان دەبێت زۆر وریابن بۆ پرۆدەکتانەی کە بەکاری دێنن چون لە کاتی دووگیانەیدا هۆرمۆنی ئیستروجێن زۆر بەرز دەبێت ئیستروجێنیش کە زۆر دەبێت بۆ خۆی دەبێتەوە هۆکارەوەی کە زبکە زیاتر بێ لەکە زیاتر بێ گۆڕانکاریەکی زۆر ڕوەدا بە بۆنەی ئەو هۆرمۆنانە کە زیاتر دەبن لەبەر ئەوە پێیان خۆشە زیاتر گرنگ بە پێستیان بدەن هەندێک جار ئەمن ئەو دەم کە بڵێن لە بەشی ژنان ئیشم دەکرد هەمیشە نەخۆشەکان پێیان ناخۆش بوو لەکە لەسەر دەموچاویان دروستە بێ یا زبکە زیات 100% وایە هۆرمۆنی بڵێن دووگیانیش واد لێ دەکە کە حساستر بێ بە هەموو شتێک هەندێک جار بەڵام کۆمەڵێک پرۆداکت دەبێت دووری لێ بکرێت کۆمەڵێک شت هەیە دەتوانن بەکاری بێنن یەکێک لەوانە ڤیتامین ئەیە هەر کولەن ڕێتینۆیک ئاسید ڕێتینۆل پاڵمێتید ئەوانە هەموو خانەوادەی ڤیتامین ئەی کە ئیشیشیانەوەیە پێست گەنجەکەن پێستونەکە بۆ دەرمانی زبکە بەکاردێ دەبێ ئەوە دووری لێ بکەن بە تایبەتی سێمانگی یەکەمی دووگیانی چون هیچ ریسرچێک نییە کە بە 100% بڵێ ئەوەوە بۆتە هەوکاریەوەی کە مناڵەکەی لەبار بچێ بەڵام چکە ناتوانن لەسەر بەشەر ئەو ریسرچە بکەن بەڵام لەسەر ئاژەڵەکان ریسرچیان کردووە ئەو ڤیتامین ئەی بۆتە هەوکاریەوەی کە بڵێن ئەو هینە نامێنێ ڤیتامین ئەی یەکێکی تریشی هایدرۆکینۆن ئەوەی کە بۆ دەرمانی لەکە بەکاردێ بۆ سپیکردنی لەکەکانە کۆجێک ئاسید کە ئەویش هەر بڵێن ئامۆزای هایدرۆکینۆنە زۆر گرنگە کە بزانن چی پرۆداکتێک بەکاردێنن لە کاتی دووگیانیدا بەڵام لەجێ ئەو دەتوانن کرێمی ڤیتامین سێرومی ڤیتامین سی بەکاربێنن یا شتێکی تر هەیە کە جایگۆزینی هایدرۆکینۆن کە کوتمان بۆ لەکەی پێستەوێ ئازلەیک ئاسیدە کە ئەو دەتوانن بەکاربێنن ئەگەر دەموچاویان لەکە هەبێ ئەڵبەتە ئەمن پێشنەهاد نادەم کە بچن بۆ سەیدەنی بڵێن ئازلێک ئاسیدمان دەوێت ئەو بەس ناوی پێکهاتەکەم هێنا ئەوانە هەموو دەبێت دکتۆر بینوسێ بەڵام یەکێکی تر لە پێکهاتەکان کە نابێ بەکاری بێنن لە کاتی دووگیانەی سالیسیلیک ئاسیدە سالیسیلیک ئاسید زۆربەی قسوولەکان هەیە کە بۆ پێستی چاور بەکاردێ نابێت لە 2% زیاتر بێ بانزەل پرۆکساید کە بۆ زبکەیە نابێت لە 5% زیاتر بێ ئەوانە هەمووەگە دووری لێ بکەن زۆر باشە باشە بەڕێز خات و ئارەزوو محەممەدەمین سپۆر لە فۆرمەڵی پێست زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت خۆشحاڵ بووین و بابەت و تەوەرەکەی ئێمە دەوڵەمەندتر کرد زۆر سپاس ئەمنیش خۆشحاڵ بووم ئەوەندە زانیاریەکان بە سوود بوو وە گرنگیش بوو لە لامان بیزانین بۆیە هێشتمانەوە تا بەرنامەکە بە یەکەوە کۆتایی پێبێنین ئێمە خۆشحاڵ بووین بە هیوایان کە سوودێکمان گەیاند بێ بە بینەر و بیستەرەکانمان ئینشاڵڵا کە وا دەبێت زۆر سپاس بەس پێم خۆش بوو لە کۆتایی ئشارە بدەم ئەمن تقریبان 386 ڤیددیۆم هەیە لەسەر یوتیوب پیجەکەم بڵێن چانەڵەکەم ناوی سکین گوگڵە ئەگەر یەکێک پێی خۆش بوو زانیاری زیاتر پێداکە وردەکاریەکانی پێست بزانێ ئەتوانن لەسەر یوتیوب سێرچی بۆ بکەن هەم لەسەر تیکتۆک و ئینستاگرامیش هەمان شتە هەوڵم داوا بە زمانی کوردیەکی باش شتەکان بە جوانی و وردەکاریەکانی باس دەستخۆشەوەی ترچی توێ لە کوردستان 24 شەوە ڕێکلامێکی باشە بۆ زۆر سپاس